شی گرمی هەموو لایەکتانەکەین کە ماندوو بوون و عەزیەتان کێشا وەشداریتان کرد لە مەراسیمی ناشتنی ئەو هونەرمەندە بەڕێزە. بەڕێزان لێرە دەکرێت زۆر زۆر سوپاسی نەخۆشخانەی شۆڕش و نەخۆشخانەی ئاسای سلێمانی بکەن، هەر لە پزیشکە بەڕێزەکان، هەر لە ئیدارە، هەر لە کارگوزار و پێشمەرگە و پۆلیس، هەر هەمویان سوپاسێکی بێپایانیانەکەین. کاک سابیر حەزەکەم یەک تەنها شتێکتان بەبیر بێنمەوە، ئەو ڕۆژگارێک ڕۆژێک نازناوی کوردستانی بۆ خۆی هەڵبژارد کە کەم کەس هەبوو بتوانێت لە شاری کەرکووک ڕوبەڕووی ڕژێمی درندەی بەعز بێتەوە. کاک سابیر ئەو ڕۆژە نازناوی کوردستانی بۆ خۆی هەڵبژارد، هیچ جیاوازیەکی لە نێوان شارەکانی کوردستان و لە نێوان هەر چوار پارچەی کوردستان ناکرد. کاک سابیر هونەرمەندێک بوو، شاعیرێک بوو، ڕووناکبیرێک بوو کە ناخێکی پڕ لە شۆڕژێری و ناخێکی پڕ لە بەرەنگاربوونەوەی هەبوو. هەموو فشار و ئەو زەخت و زۆرەی ڕژێمی بەعز لەسەری کرد بۆ تەنها سرودێک. من لە نزیکەوە ئاگادار بووم کە چەندەها جار داوان لێکرد بۆ تەنها سرودێک ئەتوانین بینێرین بۆ دەرەوەی وڵات چارەسەری چاوی بکەین. بڕواتان هەبێ بە بەڵگەوە پێتان ئەڵێم ڕەفزی کردەوە، ڕەتی کردەوە، وتی من هەموو خەڵکی کوردستان چاوی منن، من نایم خۆم سەرشۆڕ بکەم لە پێناو سرودێک. یەک سرودێک چیە نەیوت. کاک سابیر بەر شاڵاوی گرتن و زیندانی کرا.